من ژێوی ژیان تقریبا لەسەر ئەمانەیە و زائیدە موچەی شکەم کە بە 2 مانگ جارێک وەریەگرین 250,000 ئەنجا تۆ قەرزی شبێتە سەر حتما زۆر بە زەحمەت و زۆر بە ڕەزالەت پێژین ڕۆژوایە 6,000 7,000 5,000 قازان حسابم هەر ئەوەنە خۆیم شتانە قازانجی زۆر کەمە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەم شانەش لەسەر ئێمە زیایی کردووە هەمووی نرخی کاڵا هەیە 1000 زیایی کردووە هەیە 500 زیایی کردووە تەنانەت پاکەتی جگەرە هەیە پاکەتی پایین بەرمونە بێنمەوە جاران بە 1000 بوو ئێستا بە 1250 یعنی خەڵکی تەبەقەیەکی کەم نەبێ زوربەی زۆری بە زەحمەت و بە ڕەزالەت پێژی ئەوە نییە پڕ بەدڵی خۆی هەمووی ئەوارێ بڕاتەوە بای 15 بۆ 20,000 خەرجی ڕۆژانەی ماڵەکەی بێ لە مانگی حوتەوە کە مانگی تەمووزە تا ئێستا پارەی مۆلی دەم ناو نەمتوانیوە جاران 3 مانگ جارێک گەچووم ئێستا لەسرم کۆ بۆ تۆ بێ هەم مانگە هەچۆنێ بێ نیوبەنی ژێ پارەکەیان بۆ بەرم ژیان زۆر قورس بووە زۆر زەحمەت بووە ئاو کارەباوە هەر باوی نەماوە بیەی نییە کە نەبێ ئەو موچەکە نایەتێ بە 3 مانگ جارێ بە 2 مانگ جارێ ساڵی 2021 کە 5 موچەیان ناوە ئەی خەڵک چۆن قەرزار نابێت چۆن بە ڕەزالەت ناژی لەسەری خەڵک هەمووی هەر نانەخا خۆ خەڵک نەبردووە لە برسا بەڵام وەکو تەبەقەی دەوڵەمەند نەخێت قسەیەکی جوان هەیە لە کوردەوارێڵێ بەسکێ برسی و بەسکێ تێر و بە 4 سک برسی ینی ئاوایە ینی فەقیرەکە تۆسە تۆ مەحرومی لە چەند شتێک نایخۆیت ناتوانیت دەسەڵاتداران بە پرسیارم بە دەرەجەی 1 لە 95 گەمدەڵی سیاسی و ئابووری ئەکەوێتە ئەستۆی دەسەڵاتداران لە 105کەشی پەیوەندی بە زروف و بەعزێکی شکێتەوە سەر خەڵک خۆی من حکوومەتێکی مەدەنی و مافپەروەر و حکوومەتێکی وامان نییە کە ڕێزی وڵات و نیشتیمان و خەڵکەکەی لابێ خزمەتی وڵاتەکە بکات تا داواکاریم هەبێ و داوای شتێکی لێ بکەم ئەمانە ئێمە حکوومەت نین مافیان پارەم هیچ نییە ئەوەی کە پێمە ئێستا حاڵی حازر ئەوەیە ئەو هەموو پارەی منە پارەی نووسوم نییە پارەی نووسو چه پارەی نووسو هەیە بەس تەبەقەی دەوڵەمەند پارەی نووسو هەیە لە سەرەتای گەنجێتیمەوە هەموو جۆرەی شێکم کردووە بەڵام ئێستا بەهۆی ناساغی تەندروستی لاشەمەوە ناتوانم ئەو شە قورسانێکی وەختی خۆی ئەم کرد ئێستا ناتوانم ئەوە بکەم ڕۆژی وا هەبووە هیچم دەست نەکەوتووە پەنام بردۆتە بەر قەرزێکی زۆر بچووک هەر بۆی گلەی ماڵەوە مێتە سەر